ئارام سعید چاودێری سیاسی میوانی ئەمڕۆ ماڵێ و پێکەوە گفتوگۆ لەسەر ئەم جەنگاکەین کە ئەمڕۆ پێی ناوەتە حوتەمی ڕۆژ. کاگارام زۆر بەخێر بیت. زۆر سپاس بۆ کورسات، سپاس بۆ بینەرانی کورساتی عزیز. سپاس دەکەم کاگاران ئاگداری ئەم هەواڵەی واشنگتن پۆست بوویت کە ئەڵێت رووسیا قسەی واشنگتن پۆستەوان رووسیا زانیاری کەشتیە سەربازیەکانی دەریاییەکانی ئەمریکا یاوەتە ئێران بۆیە ئێران بە ئاسانی ئەتوانێت بیان پێکێت. ئەگەر هاتووم هەواڵی واشنگتن پۆست ڕاست بێت چۆن شەڕەکە یان شەڕ و ئاڵۆزیەکان زیاترە بن؟ خۆی لە ڕاستیە ئێمە ناتوانین پشتڕاستی هەواڵەکان ینی بکەینەوە کە وایە نا بەڵام ئەتوانین شرۆڤەیەکی بکەین. بۆ نمونە رووسیا تا ئێستا پێی وایە ئەگەر ئەمریکا لەم جەنگەیە بەرامبەر ئێران سەرکەوتوو بێ ئەمە نمونەیەکە بێت لە دوای سەرکەوتنی بەسەر فەنزوێلا سەرکەوتنی بەسەر ئێران پسە پێنێ و ئەو نموزەجەی کە خۆی ئێوێ بێگومان بۆ دیموکراسی و مافی مرۆڤ نییە ینی ئەم قسەیە نەماوە لە جیانە. ئێستا لە سیاسەتی ترامپ و لە سیاسەتی نێودوڵەتیەوەی کە ئێستا پیاداکرێ شتێک نییە بە ناوی مافی مرۆڤ و دیموکراسی و ئازادیەوە. ئەوی کە هەیە هێز بڕێرەیە چێ هێزی زیاترە ئەو ئەبێ دەسەڵاتی هەبێ. بۆیە رووسیا پێی وایە ئەگەر ئەمریکا سەرکەوێ ئەمە رووسیا ڕوبەڕووی شکستێک دەکاتەوە کە بە قسەی بەشێک لە شرۆڤەکارانی رووسیا خۆی ئەمە نۆرەی رووسایە دوایەوە بۆ دوای ئێران نۆرەی رووسایە بۆ مانایی لە جەنگی ئۆکرانیایە لەو ئاڵنگارانەیە کە ڕوبەڕووی رووسیا بێتەوە ئەم سەرکەوتنی ئەمریکا بێ بە سەرکەوتنێکی گەورە و ڕوو لە رووسیاشەکات کە تووشی کێشە و ئاڵۆزی زیاتر بێتەوە. بۆ رووسیا خوازیار نییە ئەمریکا سەرکەوێت لەم جەنگەیە. ئەوێ جەنجێکی درێژخایەن بێ ئەوێ ئەم جەنگە درێژە بکێشێ ئەمریکا زۆرترین لەبەرەوەی ئێوێ ئەمریکا زۆرترین پارە و ئابووری بە خەرج بات لەم شەڕەیە. یعنی مەبەستێتی مەسلحەتی رووسیا لە چیایە ئەم جەنگە بەردەوام بێت؟ مەسلحەتی رووسیا لەوایە کە رووسیا سەر نەکەوێت لەم جەنگەیە ئەگەر بوورە ئەمریکا سەر نەکەوێ لەبەرەوەی ئێران ئەگەر تەسلیم بێت وەک ڤەنزوێلا ئەوە بۆ رووسیا سەرکەوتن نییە. یەکەم هاوپەیمانێتی دووهەمیشیان لە ناوچەکەیە دەسەگرێ بەسەر بەشی زۆری وزەی جیهانە و خۆی بڕیارەیە لەسەر ئەوەی کە ئەو سیستمەی کە لە ئێرانە پێک دێت چ جۆرێک بێت و چۆن بەرژەوەندەکانی ئەمریکا پارێزێت بۆ مانایی دەسەڵاتی ئەمریکا لە ڕووی ئابووری لە ڕووی سەربازی لە ڕووی سیاسیەوە گەورەتر و مەزنترەکە لە بەرامبەر رووسایە ئەوسا رووسایەکی لاواز و بچووکمان دێتە بەرچاو. بۆیە رووسیا ئەمەی پێخۆش نییە. بۆیە من بە دووری نازانم ئەگەر لە ڕووی زانیاریەوە هاوکاری ئێران بکەن بیکەن چونکە ئەوان پیان وایە ئەمریکا ئەوەی لە فەنزوێلا کردی پیان باش نییە لە ئێران دووبارە بێتەوە. ئەگەر ئێران بتوانێت بە یارمەتی رووسیا ئاگاداری هەموو جوڵەیەکی سوپای ئەمریکا بێت ئەم مەترسیە گەورە بێ لەسەر ناوچەکە؟ بەڵێ بێگومان جەنگەکە گەورە بێ بەڵام من بڕوا ناکەم هاوکارێکە بگاتە ئەو ئاستە کە چونکە رووسیاش لە لایەکی ترەوە لە مەسەلەی ئاشتی ئۆکرانیا و لە مەسەی شەڕی ئۆکرانیا پەیوەندیەکی لەگەڵ ئەمریکا هەیە. پاشان رووسیاش نایوێ بەو دەرەجەیە بچێتە ناو شەڕەکەەوە کە ناوی بکەوێتە ناو ناوانەوە و بێ بەشێک لە شەڕەکە. لەبەرەوەی ئەو سا جەنگەکە زۆر گەورەترە بێ و جەنگێکی زۆر گەورەترە بێ کە ئەوەی کە باسێکن جەنگی جیهانی سێمە بێ بە معنای وشە. ئێستا جەنگی جیهانی سێم نییە؟ ئەمریکا و هەیە، ئیسرائیل هەیە، ئێرانە هەیە لە کۆمەڵێک وڵاتەیە لە یەک کاتە. ئەمە ناچێتە چوارچێوەی جەنگی جیهانی سێهەم؟ ئەزانی هێشتا ماوە بۆ نمونە وڵاتە گەورەکانی وەک بەریتانیا و فەڕەنساش ئامادەیە بەشداری بکات. بەریتانیا ئامادەیە بنکەکانی بەکاربێن بەڵام خۆی هێرش ناکات. فەڕەنسا ئامادەیە بنکەکانی بەکاربێن بەڵام خۆی هێرش ناکات. بۆ مانایی ڕەنگە ئێستا بە جۆرێک لە جۆرەکان پاش ئەوەی کە موژێکی لە موشەکان بە ڕاستی تورکیا ڕۆی لە بەرەوەی ئەندامی ناتۆیە هەندێک لە وڵاتانی ناتۆ
بیانوێ جوڵەیەک بکەن بەڵام ئێران خۆی ئەوەی ڕەت کردەوە کە ئەم شتە ئەوان بوو بێتن یعنی دیارە بەبەستی نەبوویان بە شێوەیەک لە شێوەکان لە هەڵەیەک بۆ کە کراوە بۆیە پێچێت جەنگەکە هێشتا هێندە فراوان و گەورە نەبوو بێت بۆ شێوەیە کە نایبنین جەنگی جیهانی سێمیانی باش ئەم ئاگری جەنگا پریشکی بەرخۆمانەکەوێت باسی ئەو درۆنانە ناکەم کە لە ناوخۆی عێراقەوە هەڵەدرێن باسی ئێرانەکەم لەلایەک ئەمریکا و ئیسرائیل لەلایەکی تر بەڵە بایمە لێوە ئەگەر باگراوندەکەی باسکەین ئەمە لە چۆ سەری هەڵا لەو شوێنەوە کە فۆکس نیوز بە دەستیان قەس و سایتی ئەکسیۆس بانقەست وتیان کە کورد شەڕەکەت ئەم هەواڵە کە فڕیان نا ینی هەواڵێکی بێبنەما بوو بەڕاستی چونکە ئێمە لە سلێمانین ئەوە پێنجێن ساعتی لێمانەوە دوورە ینی هیچ میدیایکی کوردی ئاگای لەمە نییە لە حاڵێکە میدیای بۆ میدیای کوردی زۆر ئاسانترە ینی لێرەوە تەلەفۆنی بکا بۆ پێنجێن بۆ هاوڕێ کاتێک میدیا بێلانیشمان هەیە بە ئاسانی ئەتوانێن ئەمە بکەن یعنی ئێمە هیچ جوڵەیەک نییە لەسەر عەرز هیچشمان نەبینیوە بەڵام ئەوان دیعاکاکەن خۆی ئامان چییە لەمە پاشان دوایی ترەمپیش هەندێک کشتی باس کرد ئەمە خۆی ئامانزلی ئەوەیە کە بیانەوێ گوشارێ بخەنە سەر ئێران بۆ مانایی کە بڵێن ئێمە لەم ڕێگەیەوە کورد ئەجوڵێنین ئەم گوشارە بۆ مانایی کە ئێران تەنازول بکات تەنازولی زیاتر بکە ئەمە دیوێژێتی دیوێشتری ئەوەیە کە بیانەوێ بەشەکانی تری ئێران بجوڵێنن یعنی ئێمە لە ئێران خۆ دەزانی کۆمەڵێ نەتەوە و پێکهاتە و خەڵکی جیاوازمانێ بەو مانایی کە یعنی نامەیەکیش بێ بۆ ئەوانەی تر پەیامێک بێ بۆوانی تریش بجوڵێنن کێش بجوڵن لە حواز لە بلوچستان لە ناوچەکانی تر لە ئازەر یعنی ئەمە خاڵێکی ترە خاڵێکی تریان یعنی ئێمە کەبیری لێکەینەوە یعنی ئێستا ئامانجەکانی ئەمریکا و ئیسرائیل جیاوازی تایە یعنی جیاوازی هەیە لە نێوان ئامانجی ئەمریکا لەگەڵ ئامانجی ئیسرائیل جیاوازەکان چیە بۆ نمونە ئەمریکاوەی کە جومان لێ بووە تا ئێستا باسی چێکە ئەمریکا ئەوێ هەیکەلی نیزامەکە بمێنێتەوە بەڵام سەرۆکێک بێت یا کەسێک بێت کە جۆڕایڵی ئەمریکا بێت بەڵام ئیسرائیل ئەوێ کۆی نیزامەکە بڕوخێنێ یعنی ئەم دووشتە جیاوازن ئەمە جیاوازیەکە ڕەنگە دوا پۆستی ترامپ لە تروس سۆشیال کە بڵاوی کردەوە ئەڵێ ئێران تەسلیم بێ مەرج بەڵام هێشتا مانای ڕوخانی ئەو نیزامە نییە کە ئێستا حکم ئێرانەکە مانای ئەوەیە کە ئەوێت هێزێک بێت یا کەسێک بێت لە ناو ئێرانەوە حکوم بکات کە بەرژەوەندەکانی ئەمریکا پارێزێت و لەگەڵ ئەمریکا گفتوگۆ بکات بۆ مانایی نموزەجی یا خێمەی سەفوان بکە یان ئەوەی کە لە عێراق کرا یا نموزەجی ڤەنزوێلا بکە کە بە هەردوو ئاراستەکان لە بەرژەوەندی ئەمریکا بێ بۆیە تەسریبکردنی ئەم معلوماتانە خۆی ئامانجلی ئەوە بوو دەنا ئەگەر ئەمریکا بێت کوردی هەرێمی کوردستان تێوە بگلێرن خۆی تێوەگلانەکە بۆ مانایە کە یانوێ بیهێنە ناو شەڕەکەەوە بۆ مانایی کە بیانەوێ زەختێ دروستکەن گوشارە لەسەر ئێران دروستکەن دەنا هەموو کەس دەزانێت ئەگەر ئەمریکا بیەوێ هێزی کوردی ڕۆژهەڵات بجوڵێنێ ڕەنگە هەر پرس بە کوردستان هەرێمی کوردستان نەکات ڕەنگە پرس بە هەرێمی کوردستان نەکا و بیشیکە ئەگەر بیوێ ئەمە بکە چکێمە من توانای ئەمریکا هێزی ئەمریکا ئازانین یعنی لەم ناوچەیە یعنی ئەوە تا لە بەغا بۆ نمونە لە بەغا مالیکیان نەتوانی دابنێن لەبەرەوەی ئەمریکا لێ ڕازی نەبوو لەبەرەوەی ئەمریکا ڕازی نەبوو پێی بۆیە هەرێمی کوردستانیش ناتوانێت ینی مەرج پسەپێنێ بەسەر ئەمریکایە ئەمە ئێرانیش ئەم ڕاستی ئازانێ ئێرانیش ئەو ڕاستی ئازانێ کە هەرێمی کوردستان ئەو توانایی نییە مەرج پسەپێنێ بەسەر ئەمریکایە بەڵام ئەتوانێت بلانمێنێتەوە بەشدار نەبێت لەم شەڕەیە چونکە دراوسەی ئێرانە چونکە هەرێمی کوردستان زەرەرمان لێات نەخێر لەبەرەوەی پاراستنی ئەم هەرێمە گرنگە بۆ هەموو پارچەکانی تری کوردستان پاراستنی ئەم قوارەی کە لە
کوردستانی عێراقا هەیە ئەم هەرێمەی لە باشوورە هەیە پاراستنی ئەم هەرێمە ومانەوەی ئەم هەرێمە دەستکەوتێکە بۆ هەموو پارچەکانی تری کوردستان بۆیە بێ ئەوانیش ڕسک بەم هەرێمەوە نەکەن یعنی ئەبێ ئەوانی ڕستی پێوە نەکەن ینی سەرڕای ئەوەی کە هەرێم ئەڵێت ئێمە بێلایەنین و بە بێلایەنی ئەمینینەوانی ئەوە تا ئێستا دیسانەوە درۆنەکان لە سەر هەولێر هێرشەکەن و بەردەوامی ئەمە هەموو شوێک ئێمە ئەم درۆنان بەڵام ئەوەی کە ئێران بەڕسمی لێ یعنی گرێمە جۆ لەوە بگرین ینی بە ئەوەی بەڕسمی لێ جۆ لە نوێنەرەکانی خۆیان بگرین ئەوان ئەڵێن ئێمە تا ئێستا ئامانجەکانی ئەمریکا و لە ناوچەکە بردومانەکەین ئەوان بردومانەکەین بەڵام ئەگەر هەرێمی کوردستان بەشدار بێنە شەڕەیە هەموو هەرێمی کوردستان ئەبێ بە ئامانجی ئەمە بۆ مانای دامەزراوەکانی هەرێمی کوردستانی ژەبێ بە ئامانجی ئێران ئێمەش زانین ئەمە نوێترین هەواڵە کە نوێنەری هەم وتەبێژی سوپای پاسداران وتی هەم حکوومەتی ئێرانی وتیان کە ئەمە ئەنجومەنی ئێران ئەمەی باس کرد ئەو ئەنجومەنی کە ئێستا لە دەسەڵاتە ئەمە ڕەشیان کرد دیارە هەمە هەمومان نەزانین کە هەرێمی کوردستان لە دۆخێکە توانای ئەو ڕیسکەی نییە کە بەشدار بێ لەم شەڕەیە و ناشوێ بەشدار بێ ئەوەی کە بەڕسمی جۆمان لێ بۆ لە هەرێمی کوردستان لە ناوەندی بڕیارەوە چ لەلایەن یەکێتی نیشتیمانی کوردستان و چ لایەن پارتی دیموکراتی کوردستان و چ لایەن حکوومەت و سەرۆکایەتی هەرێمەوە ئەوەی کە تا ئێستا بەڕسمی وتراوە کە هەرێمی کوردستان لەگەڵ دیالۆگ و لەگەڵ دانیشتنایە و لەگەڵ ئەوانیە کە بە هیچ بەستی دیالۆگە کە ئێران و ئەمریکا و ئیسرائیل دیالۆگەکەن نامە تەڕەفنی لە جەنگەکەیە تەڕەفنین لە جەنگەکەیە بەڵام ئەمریکا ئەیەوێت وەکوتم گوشارێ بخاتە سەر ئێران بۆ گوشار خستنە سەر ئێران ئەو وەرەقەیە بەکارێنێ ڕەنگە خۆ بۆ کوردی ڕۆژهەڵات دەرفەتێکی زێڕین بێ بەڵام ئەم دەرفەتە چۆنە کرێ و کێی کابەت شێوەیەکەیکەن ئەمان ئەم زێڕینە لە چیایە بۆ مانایی کە کورد دەرفەتێکی هەیە ئەگەر ئێران دەوڵەتەکەی ئەگەر نەشگۆڕێ دەوڵەتێکی لاوااستر بێت نیزامێکی لاوااستر بێ ڕەنگە کورد مافی زیاتری پێ بدرێ ئەو سەلانی کەم بتوانێ کۆمەڵێک مافی ڕەوای خۆی وەربگرێت کە دەمێکە خوازایەتی و خەونی ئێران کاگارام ئەمریکاڵێت ئێمە هەموو ژێرخانی سەربازی ئێرانمان لە ناو بردووە بە پێی زانیاریەکان هەموو ئەو بنکە سەربازیانەی کە لە ئێران بردومانەکرێن یەک پاسداریتیانە یەک جەنگاوەری ئێرانیتیانە ئەمە چیمان پێڵێت خۆی ڕاستێکی ئێمە جەنگە لە جەنگە ئەو هەواڵانەی کە بڵاوکرێنەوە شتێکە ئەوەی لە پشتی هەواڵەکانەوە ڕۆیا شتێکی ترە یعنی بەڕاستی جەنگ پرۆسەیەکی ئێزگار ئاڵۆزە دێنی ئەوەی کە ئێمە لە تەلەڤیزیۆنەکان و لە شیکردنەوەکان نایبینین زۆر جیاوازن لەوەی کە لەسەر عەرز ڕوویات بۆ مانایی ئەوەی کە دەستگا مخابەراتیەکان و ئەوەی کە دەستگا سەربازیەکانێکن ڕەنگە جیاوازیەکی زۆری هەبێ لەگەڵ ئەوەی کە ئێمە لە میدیاکان ئەیبیستین بۆ نموناڵێن گەروی هورمز کراوەیە بەڵام هەر کەس ناتوانێت چەند سەعاتێ لەمەوە بەر کەشتێک بە ئامانجیرانی خۆ یعنی ئەمانەی کە ئەڵێن بۆ نمونە توانای سەربازی ئێران توانای موشێکی کەم بۆتەوە ڕاستە کەم بۆتەوە بەڵام بەردەوامە ئەمانە یعنی هێشتا ئەم مەسلەیە ماوێتی یعنی ئەم مەسلەیە یعنی ئێمە گەر نمونەی ئەوە باسکەین یعنی ئێران ڤەنزوێلا نییە یعنی با من نمونەیەکی ڕاشکاوانە باسکەین لە وڵاتێکی وەکو لیبیا بۆ نمونە مثلا لە عێراق با دوور نەڕۆین عێراق کە سەدام حسێن ڕای کرد قسەکە بەشەکە لەدەم تا ئەگە دیمەن سەیەکی دیمەنەکان بکەی لەسەر شاشەکە ئەو دیمەنانەی کە ئەیبینن ئەم ئێوارەی تارانە یعنی ئەم بردومانە چڕەی شیرازی تایە و تارانی تایە بەعام هەموو ئەو ناوچە گرنگانەی ئێران بردومانەکەین تەماشای قەبارەی ئەو بردومانان بکە کاک ئەمە ئەوەمان پێڵێ کە ئێران بەرگاگرێت
مانگێکی تر دەڕۆژی تر ساڵێکی تر چەند توانای هەیە بەرگەبرێ ئێران کە ئەم بۆردومانانە بەم چڕیە ئاوا بۆردومانەکرێن بەڵام پێشم وتیت کە زانیاری هێڕێن ئەو بنکە سەربازیانی کە بۆردومانەکرێن کەسیتیان نیە نازانی ئینکاری ناکرێت کە لە ڕووی سەرکردایەتی سەربازی و سیاسیەوە ئێران زەربەی گەورەی خواردووە بەڵام ئەوەی کە مای سەرسوورمانە ینی بۆ نمونە ویستم ئەو نمونەیە باس لە عێراقا بۆ نمونە کە سەدام حوسێن ڕۆیشت ڕای کرد عێراق تەسلیم بوو تاو بوو مەسەن لە لیبیا معمەر قەزافی بە هەمان شێوە لیبیا تاو بوو کەسی یەکەم کە نەما تاو بوو کۆتایی بۆ لیبیا لەوانی تر مەسەن لە هەمویان بەڵام لە ئێران کەسی یەکەم کە بڕیاردەری سەربازی و سیاسی و داڕێژەری هەموو پلانەکان بوو کەسی یەکەم ڕۆژ بەڵامەر ماوە ئێران ماوە دەوڵەت ماوەتەوە یعنی بۆیە ئەمە جێی پرسیارە یعنی ترامپ بەنیاز بوو بەو زەربەیە وەک ڤەنزوێلا ئێران تەسلیم بێ بەڵام دیارە نەبوو ئەمە نەبوو جەنگەکە درێژتری خایەن ڕەنگە ئێمە ینی بەڕاستی بەراورد ناکرێت لە نێوان هێز و توانای سەربازی ئەمریکا و ئیسرائیل لەگەڵ ئێرانە قدرێتێکی گەورەیە زۆر ئەمریکا و ئیسرائیل گەورەیوتێ کە سەدام کەوت عێراق کۆتایی پێهات کە قەزافی کەوت لیبیا کۆتایی پێهات بەڵام ئێران ماوەتەوە کەسی یەکەم نەما سەرکردە باڵا سەربازیەکان نەمان زانە ئەتۆمیەکان لە شەڕی دوانزە ڕۆژیەکەیان نەمان ڕاست نهێنیمانەوەی ئێران چی لە پشتە چیشی لە پشتە نهێنیمانەوەی سیستمە ئاڵۆزەکەیەتی ئەو سیستمەیە کە یعنی سیستمێکی حکومڕانی ئالۆزی ئێران ئێران یعنی بریتە لە کۆمەڵێک ناوەندی دەسەڵات ڕاستە هەمویان حکوم ناکە ئێستا ڕاستە هەمویان مربوط بوون بە ڕابەری باڵاوە کە خامنەئی بوو بەڵام لەگەڵ ئەوەشە ئەم ناوەندانە ماون مەسلحەی تەشخیصی نیزام ماوە لە دوای ئەوە ئاسایشی نەتەوەی ئێران ماوە سەرۆکی پەرلەمانی ئێران ماوە مەسەرەن پزیشکیان سەرۆکی خۆی ئەمەش پرسیارە کۆمەڵێک سیاسی هەیە ماونێتەوە تا ئێستا ئەی بۆچی ترامپ پێش نیم ساعت قسەی بۆ CNN کردووە کاگەرام ئەڵێت سەرکردایەتی ئێرانمان لاواز کردو ئێمە بە دوای سەرکردایەتیەکی تازەیە ئەگەڕین کە مامەڵەیەکی باش هەم لەگەڵ ئێمە و هەم لەگەڵ ئیسرائیلا بکات بەڵێ کاک خاوەن ئەمە مشکلی ئێمە دەنێ ئێستا شرۆڤەکارانی ئەمریکاش گیریان خواردۆ بەدەست شرۆڤەکردنی قسانەی ترامپەوە یعنی ترامپ ناتوانانی شرۆڤەیەکی بۆ بکەیت کە لی تێبگەی یعنی هەر لە چەند سعاتێکە ینی لە ماوەی چەند سعاتێکە قسەکانە گۆڕێت و گۆڕینەکانیش بنەڕەتین یعنی نازانی ئێستا ئەو ئێوێ ئەم ڕژێمە بڕوخێنێ ئەوێ کەسێکی تر بێت دۆستی خۆیان بێ و هەمان ڕژێم بەرە بڕێوە ئەوێت کورد لێرە پێگەی چۆن بێ بۆیە بۆ کورد نیگەرانیکی قوڵە لەم مەوسول لەم بابەتەیە کە هەڵوێستی خۆی نەکورد هەموو نەتەوەکانی تریش یعنی نیگەرانیکی قوڵیانەیە لەوەی چۆن هەڵوێستی خۆیان ساخ بکەنەوە لە کاتێکە ئەمریکا ڕوون نییە ئامانجەکەی ڕوون نییە ئامانجەکەی کە ئێمە نازانین ئەگەر لە پشتی پەردەوە پلانێکی تریان هەبێ و ئێمە نەیزانین بەڵام ئەوەی کە ئەیبیستین پلانێکی ڕوون نییە یعنی چەندین پەیامی جیاوازن راپۆرتێکی ڕۆژنامە نووسی هەبوو بەس بزەبت نازانم بیرم نییە ئێستا ئەڵێت ترامپ توانای بڕیاردانی نەماوە بۆ معنای ئەوەنە بە تەمەنە یعنی ناتوانێت بڕیاری سیاسی یەکلاکەرەوە بات بۆی ئەو قسەی تۆ ڕاستە لێرەیە کە لی تێ ناگەێت کەس لی تێ ناگە ئێستا شتێکەڵێت دە دقیقە شتێکی تڵڕێت یەکەم جارتی ئەم شەڕە 4 هەفتەیە لەبیرتە پێش 4 ڕۆژ بوو ڕاست دوای ئەوە بە ڕۆژێک وەزیری جەنگ هاتووتی نەخێر زیاترە خایێت ئێستا راپۆرتەکان ئەڵێن ئەشیە بگاتە مانگی نۆ ئیسرائیل پێی وایە کەمترە خایێنێت یعنی وەک گوتم یعنی لەگەڵ هەموو ئەو هەماهەنگیە سەربازی و مخابەراتی و سیاسیە کە هەیەە هێشتا نەیانتوانیوە بگەنە ئەوەی کە
هەمان ئامانجیانە بێ بەرامبەر بە ئێران ئامانجەکانیان جیاوازە ئامانجەکانی ئەمریکا و ئیسرائیل جیاوازە لە جەنگە ئامانجەکانیان جیاوازە بەڵام ئەوی هەیە لە ناوچەکەی ئەوەی هەیە کە لە خەلیجا هەیە لە کەنداوە هەیە ئەوەیشی هەیە لە عێراق هەیە بنکە سەربازیەکانی ئەمریکایە ئەم بنکە سەربازیانە لە قەتەر هەیە لە بەحرین هەیە لە ئیمارات هەیە لە کوێت هەیە لە سعودیە هەیە لە ئەردەن هەیە لە تورکیا هەیە ئەم بنکە سەربازیانە بۆ حیمایی ئەو ناوچانەیە یان وەکو هەڕەشە سەیرەکرێت سەیری هەولێرکە سەیری بەغاکە سەیری قەتەرکە بردومانەکەی بەردەوامی ئێستاش مێدڤێدێف هاتووە قسە لەگەڵ خەلیجیەکاناکە ئەڵێ بە پڕی بیری لێ بکەنەوانێ ئێوە فعلەن پێویستیان بەم بنکە سەربازیانی ئەمریکا هەیە لە ناوچەکانی خۆتانە کە بۆ پاراستنی ئێوە نین بەڵکو بۆ هەڕەشەن میشمە ئەم پرسیار لە تۆ بکەم ڕووی دەڕاستیە ئامانجی ئێرانیش لەوەی کە هێرشی کردە سەر وڵاتانی کەندا و ئەو پەیامە بگەێنێ کە پێیان بڵێ ئەمریکا ناتوانێت بتان پارێزێ جافیان توانیوەتی بیان پارێزێت ئێستا ڕازگۆ بم لەگەڵ تاعنی بۆ نمونە ئەوەی کە لە وڵاتانە ڕویا بەرپەرچی موشک و درۆنەکانە بنەوە توانای سەربازی ئەمریکایە باش بەڵام بەڕاستی ئەمریکا بیان پارێز قسەیەکی ئەڵێن ئەم سیستمی بەرپەردانەوەی شەڕە موشکیانە هێرشە موشکیانە تەنها ئەو بینایە پارێزێکە لەسەری دانراوە ئەو بازنەیە پارێزێت کە بۆی دانراوە ئەجینا قەتەریەکان ناپارێزێ سعودیەکان ناپارێزێ ئیمارەتیەکان ناپارێزێ خۆی ئەپارێزێ بەرژۆندەکانی خۆی پارێزێ و ڕاستە بەڵام ئێمە با تەنها بی لەلایەنە سەربازیەکەشی نەکەینەوە هەنی ئەزانی لە ماوەی چەند ڕۆژی ڕابردووە ئیمارات چەندی زیان پێگەیشتەوە بەڵێ یعنی ئەزانی قەتەر سعودیە بەحرین کویت یعنی ئەمانە هەمووی زیانی ئابووری زۆر گەورەیان پێگەیشتووە یعنی ئەم زیانە ئابوووریانەش ئەمانەش هەمووی کاریگەری هەیە پاشان بەرزبوونەوەی نرخی نەوت یعنی ئەمە کاریگەری لەسەر جیهان هەیە ینی بەتەنەواتە بوونی ئەم بنکانە هەڕەشان وەک لەوەی زیاتر بۆ پاراستنی ئەو وڵاتانە بێت وەکو شیکاری وەک شیکاریەک بڵێن ئەو ناوچانە پێویستیان بۆیە کە ئەمریکا بیان پارێزێ بەڵام ئایا ئەمریکا ئەیەوێت هێزێکی وەکو ئێران لەم ناوچەیە هەبێت و هەڕەشەی بەردەوام بێ بۆ سەر بەرژەوەندەکانی و هەڕەشە بێ بۆ سەر ئیسرائیل و هەڕەشە بێ بۆ سەر هاوپەیمانەکانی ئەمەیان هەمومان نەزانین لە بەرنامەی ئەمریکا هەیە ئەمە ڕەشەیە نەمێنێ بە هەموو توانێکی بێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بمێنێتەوە ئەگەر ئێرانێکی مەترسیدار نەمێنێت ئەمە قسەی من نییە تەوان ببوورم قسەیەکەمە قسەی من نییە بەڵام دایمە لە شیکاریەکانە باس دەواکرێت بوونی مانەوەی ئەمریکا لە ناوچەکە بەبوونی هەڕەشەیەکی هەمیشەییەوە بەستراوەتەوە ئەگەر هەڕەشەیەک نەبێت لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەمریکا نایەت ئێرە ئەم قسەی ڕاستە ئەم شیکاری ڕاستە لە ڕووی ئابووریەوە سەیری بکەین وانە لە ڕووی ئابووریەوە یعنی زۆربەی وزەی جیهان لەم ناوچەیە ئەم وزەیە پێویستە ینی ئەوسا ئەمڕۆ نرخی نەوت تا $85 برنتی ئەمریکی چۆنەوە $90 یعنی بانزین لە ئەمریکا بەرز بۆتەوە ناوخۆی ئەمریکا بەڵێ ئەمە کاریگەری ئابووری هەیە یعنی ئەم ناوچەیە لە ڕووی ئابووریەوە زۆر گرنگە بۆ جیهان بۆیە ئەمریکا بەرژەوەندی گەورەی هەیە لە پاراستنی ئەم ناوچەیە و لە دەستگرتن بەسەر ئەم ناوچەیە ئەمریکا ئەوێ ئەم ناوچەیە دەست بەسەرا بگرێ ئەوێ ئەم ناوچەیە بەدەستەوە بێ ئەوێ بەرژەوەندیەکانی ئەم خۆی لەم ناوچیانە پارێزێ و پاشان ئێمە لە بیرمان نەچێ ینی ئەمە بۆ خۆی گورزێکی گەورەی لە چینیش چونکە بەشێکی زۆری ئەم وزەیە بۆ چین نەڕوا یعنی چینیش زەرمەندێکی گەورەیە لەم جەنگە من لای بە هەواڵی بەپەلم هەیە بێ بۆ بخێنبوانێ بنکەی خاتەمول ئەنبیایی سەربازی ئێرانیڵێت هێرشەکەمان بۆ سەر بنکەی کۆبوونەوەی هێزە ئەمریکیەکان لە بەحرین کوژرا و برینداری لێکەوتوەوە یەکسەر سنت کۆمەڵێت FA-18 ئامادەیە ئێستا کە دەست بکات بە هێرشکردن بابەتەکە گەورەتر بێت
بەڵێ بێگومان دوێنێ شەو ئەو دەبێژی سەرۆکی ئەرکانی سوپای ئیسرائیل ئەو بابەتی باس کرد دوێنێ شەو بە وردی وتی کە ئەچینە قۆناغی دووەمەوە قۆناغی دووەم زۆر قورستر و سەختترە بێ دیارە لەمڕۆ دەسی پێ کردووە کە ئەڵێ ژمارەیەکی زۆر ببوورە کە پێتەپڕم بێ زۆر بمبوریت ئەڵێ ژمارەیەکی زۆر کوژدا و برینداری لێکەوتوەتەوانێ ئێرانیەکان ئەڵێن ئەم بنکە سەربازی کە لە بەحرین هەیە ئێستا ئەڵێ ژمارەیەکی زۆر تەواو وتەبێژی بنکەی خاتەم الئەنبیای سەربازی ئێران ئەڵێ هێرشەکەمان بۆ سەر بنکەیەکی کۆبوونەوەی یان بنکەیەکی سەربازی هێزە ئەمریکیەکان لە بەحرین ژمارەیەکی زۆر لە کوژرا و برینداری لێکەوتو دەرەنجام ئێمە مامەڵە لەگەڵ خەبەرێکاکەین بەڵام پێویستەشی کردنەوەی بۆ پێجەناوێت پشت بەستین بەو خەبەرەی کە ئەوەی خاتەم الئەنبیا ینی ناتوانانی پشتی پێبەستی لە بەرەوەی ئێران لە جەنجێکی ئاڵۆز و قورسایە ڕوبەڕووی هێرشی گەورە بێتەوە و ڕوبەڕووی تەحەدی و شەڕی وجودیەکە ئێران شەڕی وجودی خۆیەکات ینی لە ڕووی سەربازی و لە ڕووی سیاسیەوە ئێران ڕوبەڕووی شەڕی وجودیە بێتەوە بۆیە ڕەنگە شەڕیمان و نەما ڕەنگە زۆر لە هەواڵەکانی جێگومان بن بەڵام ئەگەر لە سەرچاوەیەکی تر پشڕاستی بکاتەوە ئەکرێ پیا ئینسان بڕای باشکە خۆ ئێستا کۆبوونەوەیکی بەپەلە هەیە لە کۆشکی سپی 50 میلیارد دۆلاری زیادە بۆ تەمویلی بەرهەمهێنانی چەک حازر کراوە هەر دوێنێش ئەمریکا داوای لە کۆریای باشوور کرد کۆمەڵێک لەم موشەکانەی کە یاوێتی بە کۆریای باشوور داوای کردەوە کە هاوکاری بکە بیگەڕێنێ بۆی یا بیان هێنێتە ناوچەی کەندا بۆی بەکاری بێنێ دیارە ئەمریکا لە ڕووی زەخیرەی سەربازیەوە پێویستی بە کۆمەکی زیاترە دڵنیام کەواتە حاڵی ئەمریکاش باش نییە ینی ناتوانین بڵین باش نییە لە بەرەوەی لە ڕووی سەربازی و ئەمریکا ئامادەکاریێکی کردووە بەڵام ینی ئەومان لەیاد بێت هەمیشە سەرەتا ئەمریکا ڕەنگە بە شێوەیەک لە شێوەکان ئیسرائیلیش خۆیان ئامادە کرد بێت لە هەفتەی یەکەمە ئەم جەنگە یەکلایی بکەنەوە یان لانی کەم نمونەی ڤەنزوێلا بە شێوازێکی تر بەسەر ئێرانە تەطبیقکەن بەڵام قسەیەک هەیە ئەڵێن درۆنێکی ئێرانی ئەو پەڕەکەی دەفتەرێکی تێبشێت و دەفتەری تێ 5,000 دلاری تێ 5,000 دلار کەم تریش وایە بڵێ بەڵام موشکێکی ئەمریکی و موشکێکی ئیسرائیلی کۆڵێ پارەی تێچووە ڕاست ئەمێ وای کردووە کە ئەمریکا هانابرێتەوە بۆ کۆریایی باشوور و پێ بڵێ ئەو چەکارەگیا میتێ بێ زەحمەت بمەرەوانێ بەشێکی بەرەوە بۆ بەشێکی بەرەوانێ بڵێ ئەزانی داوایان لە دە کارگانە کردووە کە بەرەمێنانی موشەکانەکەن کە خراپ بکەن لە بەرەمێنانی موشێکی زیاتر بڵێ لەبەرەوەی قەبارەی ئەو موشک و درۆنانەی ڕوبەڕویان بۆتەوە وانەی کە تەقانویانەتەوە وانەی کە ینی خۆ هەمومان بینیمان ینی ترامپ ئەڵێ خۆی ئەڵێ سەرم سوورمالەوەی کە هێرشی کردە سەر وڵاتانی کەندا یعنی ئەمە ئەم سەر سوورمانە مانای وایە لە کاتێکە خامنەئی بەر لە جەنگەکە وتی ئەگەر شەڕ بێ دەبێ بە شەڕێکی ئیقلیمی هەموو ناوچەکە ئاگرێتەوە باسی سەر سوورمانەکەیت بەڕاستی میشترم سوورماوە ینی کەسە هەستیارەکانی ئێران یەک لە دوای یەکە کوژرێن آخر هەواڵکی ئێستا بڵاو بۆتەوانە ئەڵێن پیاوی تارمایی نووسنگەکەی خامنەیی کە ناوی عەلی ئەزغەر میرحیجازی بوو ئەویش کوژراوە ئیسرائیلێک کە توانای هەواڵگری زۆر ئاستبەرزی هەیە ئەتوانێت کەسەیەکەمەکان کەسە هەستیارەکانی ئێران بکوژێت کۆتایی بە ژیانیان بێنێت بەڵام ناتوانێت سیستمی ئێران لەناوبەرێت ئاخر بە شێوەیەک لە شێوەکان پێویستی بە کۆمەڵە کەسی ترە یعنی تۆ سەرنج بە کۆمەڵە کەسایتر هەیە بە ئامانز ناگیرێن لە ئێرانە یعنی خۆ ئەبێ سەرێک مێنێتەوە لە ئێرانە ئەم فازای مامەڵی لەگەڵ بکات گفتوگۆی لەگەڵ بکەن بۆیە ڕەنگە بەشێک لەو سەرکردانە بۆ بێڵنەوە کە بۆ گفتوگۆ ئەوانەی کە ترامپەیڵێ خۆی بە ئاشکرای لێ ترامپەڵێ ئەڵێ گەر نەکوژێن هەندێک سەرکردە هەیە ئەتوانین گفتوگویان لەگەڵ بکەین بۆ مانایی
ڕەنگە نیانوێ هەمویان لە ناوبەر ئەم متمانەی لە کۆ هێناوە ترمپ کە پی وایە بەشێک سەرکردە هەن ڕێتیە چێ بتوان گفتوگۆ لەگەڵ ئەمریکا و ئیسرائیل بەکراوی بکەن جیاواز لەوەی کە ساڵەهای ساڵە ئێران هەیەی لە 79 تا ئێستا ئەزانی کە خاوەن توانای سەربازی و توانای هەواڵگری ئەمریکا و ئیسرائیل بە شێوەیەکە کە زۆر چاوەڕوان نەکراوە اختراقی ئیسرائیل بۆ ناو دامەزراوەکانی ئێران زۆر بەهێزە ئەم اختراقی کە کردوێتی توانوێتی ینی بە شێوەیەک لە شێوەکان هەموو خاڵە بەهێز و لاوازەکانی ئەو ڕژەمە بزانێت ئەمانە کارێکی کردووە کە باڵا دەست بن لە ڕووی سەربازیەوە پێگە سەربازیەکان بە باشی بدۆزنەوە شوێنەکان بدۆزنەوە ئەمە خاڵی لاوازی ئێرانە ئەمە خاڵی لاوازی ئێرانە کە ئێران بە تەواتی اختراقراوە ینی بەڕاستی ئەمە کاریگەری کردوتە سەر ئەوەی کە بە شێوەیەکی بەرچاو گورزی سەربازی گەورە و کاریگەر لە ئێران نوێترین قسەی ترەمپەڵی ئێران ئیتر ئەو دەوڵەتی هەفتەیەک لەمەوە بەرنیە چشی کاریەکە لەگرێم قسەی ترەمپ ئێرانی ئێستا ئێرانی پێش هەفتەیەک نی بە کوردێکی بە ئاوا باسی کرد ئەمە ترەمپ پێڵێت بڵێ وەکوتم ناتوانانی زۆر پشتبەستی بە لێدوانەکانی بەڵام دەرەنجام کەسی یەکەمی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بەڵام لەبیرمان نەچێ حیجازی ئەم کەسایەتی کە بازستیەکەن کە حیجازی هێڵی پەیوەندی نێوان سوپای پازداران و سەرکردە سیاسەکانە ئەو ئەنجومەنەیە کە دروست بۆ بە بەڕێوەبردنی ئێران ئەو ئەنجومەنە حیجازی پەیوەندی بە سوپای پازدارانەوە هەیە واتە ئەمە هێڵی پەیوەندی بوو لە نێوانیانە کە ئەم نەمێنێ بێگومان بۆ شایەک دروزە بێ بۆیە ڕەنگە ترەمپ مەبەستی ئەوە بێ کە ئەم بۆشایە دروست بووە لە نێوان ئەنجومەنی بەڕێوەبردنی ئێرانی ئێستا لەگەڵ سوپای پازدارانە بۆیە ئەمانە جۆرێک لە ئاڵۆزی دروزەکە جۆرێک لە خەلەل دروزەکە بۆ هێزی سەربازی بۆ بڕیاری سەربازی بۆی کە خوان ڕێک بخەنەوە بەڵام وەگوتم پێکاتە و سیستمی ئێران زۆر لەوە ئاڵۆسترە کە وەک ئەوەی لە حاڵەتی سەدام حوسێن نابینیمان بەڕۆیشتنی خۆی هەموو ڕژێمەکە باوەڕێی ئێران لە تەقانەوەی بەیجەرەکانی لوبنان حیزب الله و جیهازەکانیان لەگەڵ جەنگی 12 ڕۆژدا تەمێ نەبوو بێت ڕێگای تری نەگرتە بێتە بەر کە بتوانێت بە ئاسانی ئاوانەکرێتە ئامانج ئەو پەیوەندی کە باسیەکەیت ئیسرائیل پێش 2 ڕۆژ بوویان 3 ڕۆژ بوو باسی کردوتی ئێمە کامێرەی تراپلایتەکانمان هەمووی هاک کردبوو بە دوای خامنەیەوە بووین پێمان نەزانین بۆ کوێ ڕوات و بۆ کوێ ناڕوات بگومان ئێران بیری لە بەدیل کردوتەوە بۆ پەیوەندیکردن ئەوە گومانی تیانەیە کە بیری لێ کردوتەوە بەڵام ئەوەی کە ئەو ئامرازەش خەرق نەکرابێ ئەمان نازانین یعنی چونکە بەڕاستی ئەم دۆزینەوەانە یعنی بۆ نمونە ژێرزەمینی ماڵی خامنەی کە ئەمڕۆ لێ یاوە ئیسرائیل بۆ نمونە دۆزینەوەی ئەم شوێنە زۆر نهێنیانە یعنی مانای خەرقکردنی زۆر شتە لە ڕووی تەکنۆلۆژیەوە گوتم توانایەکی لەڕادە بە دەریان هەیە بۆی کە بتوانن خەرقی هەموو ئەو شوێنانە بکەن بەڕاستی ئەمە کاریگەری هەیە لەسەر ئەو گورزانەی کە لە ئێرانیەوە شوێنن لە تروت سۆشیال دیسانەوە ترەمپ پەڵێت ئێمە هیچ ڕێکەوتنیەک لەگەڵ ئێرانە ناکەین ئەبێ بێ قەید و شەرت تەسلیم بن بەڵێ واڵێ ئەڵێ حتا یعنی ئەڵێ بەبێ مەرجە بێ تەسلیم بن ئەو ئەمە چەندی جیاوازە لەوەی کە ئەڵێ بۆ نمونە سەرکردایەتێکی ترمانەوێت کە ئێمە لەگەڵی دانیشین و گفتوگۆ بکەین ئەم جەنگە هیچ پێشبینیەک هەڵ ناگرێت هیچی کاریەکیش هەڵ ناگرێت خۆی وەکوتم ترەمپ شرۆفەکارانی وا لێ کردووە لەسەر مێزەکانی ئەمریکاش نەک لێرە ینی لە ئەمریکاش کێشەی ئەویان بۆ دروست بێت کە شرۆڤەکردنی بەشێک لە قسەکانی ئەو ئاڵۆز بێت ترەمپ ئەوە نەزیرەکە کە بتوانێت وا بکە خەڵک نەتوانێت شرۆڤە بۆ ئەزانی ڕەنگە پێچەوانەکەی ڕاست با ئێمە وای دانێن ئەزانی سیستمی جیهانی گۆڕاوە مەسەلەکە بە تەنیا ترەمپ نییە سیستمی جیهانی بە شێوەیە گۆڕاوە کە ئێستا ینی شتێک نەماوە بە ناوی ئەنجومەنی ئاسایش و نەتەوە یەکگرتوەکان و لە جەنگی غەزەوە نەماوە بەڵێ نەماوە ئەم شتە ئەوەی هەیە ئێستا هێز بڕیارەیە
هێزێک بڕیارەیە بۆ نونە رووسیا بڕیارە ئۆکرانیا ئەو شارانی ئۆکرانیا بگرێ چوو گرتی ئەمریکا بڕیارە سەرۆکی فەنزیۆلا لابەرێ ڕفانی و کەسێشتری دانا یعنی ئەمانە بڕیار ئەمە لە کاتێکە پێڵێن سەروەری وڵات بە ئەنجومەنی ئاسایش تێپەڕێ بە نەتەوەی گرتوەکانە تێپەڕێ پێویستی بە یاسایە پێویستی بە ینی تەفویزەیە پێویستی بووە کە یعنی بەڵام ئێستا جەنگ پێویستی بە هیچ نییە چێ هێزی هەیە ئەو بڕیارەیە ئەمەش بۆەوە نییە بڵێ بە ناوی مافی مرۆڤ و پاراستنی مافی مرۆڤەوە بیکە کە ڕەنگە ئەمە پاساوێکی بەهێز بێت تۆ بڵێ من گەلی ئێران بۆ نمونە لە ژێر زوڵم و زۆرێکی زۆران من ئەمەیە بیان پارێزم گەلی ئێران نەخێر ئەو ئەڵێ ئێران نابێ خاوەنی چەکی ئەتۆمی بێ نابێ خاوەنی موشێکی بالستی بێ ئەم نیزامە ئەبێ بڕوخێ چێ ئەم مافەیاوە بە ئەمریکا بڕیار بات چێ ئەبێ خاوەنی چەکی ئەتۆمی بێت و چێ ناوێ خاوەنی چەکی ئەتۆمی بێت دەسەڵات ئەو ڕێککەوتنی کە لەگە رووسیاشی هەبوو تاو نەما وەکوتم سیستمە نوێەکەی جیهان سیستمێکە کە هێز بڕیارەیە باش با بگەڕێمەوە سەرەتا باوەڕ لای چێ ئەو بڕیارەیە کە سەرەتا داخڵبووی وتە دوای ئێران نۆرەی رووسایە دەنگۆیەک هەیە بەشێک لە چاودێرە سیاسیەکانی عێراق عەرەبەکان نامێ ناو بێنم لێرەیە بەڵام ئەڵێت دوای ئێران سەرەی کەنداوە کامیان بە نزیکترە زانیت ئەخر کەنداو لە هیچ خوشبنێکیا هەڕەشەیەکی بۆ ئەمریکا دروست نەکردووە بۆ ئەمریکا ناڕێ من بە بەسمان ئیسرائیلە دەوڵەتی ئیسرائیلی گەورە کە لە نیلەوە تا فۆراتە بڵێ ئیسرائیل کێشەیەکی هەیە لە چی خۆڕەڵاتی ناوەڕاستە بۆی کە پەیمانی ئیبراهیمیەکەی جێبەجێ بکرێت کێشەکە ئێران بوو یعنی بۆ نمونە ڕەنگە بەشێک لە وڵاتانەی کەنداو کە تا ئێستا نەچوو بێتنە ناو ڕێکەوتنەوە لە ترسی ئێران بووە بەڵام ئەگەر ئەم مەترسی ئێران نەمێنێ بەشی زۆری ئەم وڵاتان هەستە ناو ڕێکەوتنەوە یعنی مامانەزانین ینی ئەو وڵاتانی کەنداو لە ترسی ئێران نایانێ بچنە ناو ڕێکەوتنەوە بەشێکیان پەیوەندی بە ترسی ئێرانەوە هەیە بەشێکیان پەیوەندی بۆ هەیە کە ترسێکیان لە ئێران هەیە ینی کە نەچوونەتە ناو ڕێکەوتنەوە لە ئێران لە تورکیا پاشان ئێمە شتمان لەبیر نەچێ ینی ئەگەر ئیسرائیل لەم جەنگا سەرکەوتوو بێ یعنی ئەوەی توانی بەرامبەر حیزب الله بیکاو لە لوبنانە کە تا ئێستاش کولی سەری سەعاتێک بردومانێک کولی سەری سەعاتێک بڵێ ئەمەی کە ئیسرائیل ئەمانی بۆ بچێتە سەر ئەبێ بە گەورەترین هێزە خۆڕەڵاتی ناوەڕاستە ئەوەی کە لەم پەر بێ لە بەردەمانەوەی ئەو ئێستا گەورەترین هێز نەبێت لەم پەڕێکی لە بەردەماوە کە ئێران بڵێ ئەتا ئێران مابێ نەخێر ئەوەی کە لە بەردەمیان ماوە ئێرانە بۆیە ئەگەر ئێران بگۆڕن بەو شێوەی کە ئەمریکا و ئیسرائیلیانەوێ ئیسرائیل بێ بەو هێزەی کە ئەتوانێ ئەمە لەگەڵ لاوازکردنی تورکیاش کە بێگومان تورکیاژێکێکە لە وڵاتانەی کە ڕوبەڕووی ئەمە ڕەشانە بێتەوە تورکیاش خۆی ئەمە ئازانێ بە باشی پەیوەندی دیپلۆماسی باشیە لەگەڵ ئیسرائیلە بەڵێ پەیوەندی دیپلۆماسی هەیە بەڵام قودرەتێک و هێزێکی گەورەیە لە خۆڕەڵاتی ناوەڕاستە خۆڕەڵاتی ناوەڕاست بەڵێ خۆڕەڵاتی ناوەڕاست ئەبێ ئیسرائیل دەسەڵاتی خۆی بە تەواوەتی بسەپێنێ ئەوەیەوێ ئیسرائیل ئەم دەسەڵاتە ئێستا لەم پەڕێکی لە بەردەمایە کە ئێرانە کە ئەم لەم پەڕەنەما ئەوانەی تر لەم پەڕەکانی تری ژووردەوە دەئیشان لەسەرەکرێ بەنەمانی ئێران و دەسەڵاتەکەی رووسیا چین فەرمو ئاوە کۆنۆشکە رووسیا و چین چیان لێت رووسیا پێی وایە ئەگەر ئەوی کە من لە ناوەندە ڕووسیەکان ئەیبینم رووسیا پێی وایە کە خۆشحاڵە بەوەی کە ئێران تەسلیم نەبێت پێی وایە ئەگەر ئەمریکا سەرکەوتوو بێ لەم شەڕەیە ئەوە نمونەی ڤەنزوێلایەکی ترە بێ ئەمە ئەبێ بە بەهێزکردنێکی تری ئەمریکا لە ڕووی ئابووری و سەربازی و سیاسی و دەسەڵات و هەیمنەی لە جیهانە کە ئەمە کاریگەریە بێ لەسەر ئەو جەنگەی لە ئۆکرانیا هەیە کاریگەریە بێ لەسەر هەڵوێستەکانی رووسیا هاوپەیمانەکانی بێگومان چین تا ئێستا ئەوەی کە کردوێتی چەند هەوڵێکی دیپلۆماسیە زیاتریی تری نییە جگەلەوەی کە چین
لەگەڵ ئیسرائیل نێوانێکی باشی هەیە ینی ناشوێ ئەو نێوانی لەگەڵ ئیسرائیل تێک بات ینی ئەوی هەیە بەڵام لە هەمان کاتە ئەم شەڕە بۆندەوە ناوەستێ کە تەنیا تەسلیم بوونی ئێران بێ پاش ئەوە هێزی تر و ناکۆچی تر و ململانەی تر دروست دەبێت چونکە ئەوە گوتم لە ڕووی استراتیژیەوە ئەم ناوچەیە ناوچەیەکی گرنگە لە جیهانە کە وزەی جیهانی تایە بەشی زۆری ڕێژەیەکی بەرزی وزەی جیهان هەم بێرا تێپەڕێ هەم بێرەدار لێرە بەرهەمێنرێ لەبەرەوە ئەم ناکۆچانە بوونیان ئەکسیۆس ئەڵێت ڕۆبیۆ بە وەزیرانی دەرەوەی عەرەبی وتووە بەسی وڵاتە عەرەبیەکانە کە ئامانجی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا گۆڕینی حکومڕانی نییە لە ئێرانە بەجددی من تێناگەم لێرە هەوەستم ئەوە وەکوتم نیگەرانێکە لەوایە کە تا ئێستا ئامانجەکە ڕوون نییە لەبەرەوەی ئامانجەکە ڕوون نییە نە گەلی ئێران هانەدات بۆی کە جوڵەیەک بکەن نە ناوخۆی یعنی بۆ نمونە لە کاتی جەنگە بۆ نمونە لە عێراقا بینیمان لە کاتی جەنگە چەندین دیبلۆمات و خەڵکە بوون ڕۆیشتن ینی خوان تەسلیم کرد وازیانێنا لە بەڕێوەبردنەکە و لە نوێنەرایەتی کردن بەڵام تا ئێستا سەرکردەیەکی ئێرانیمان نەبینیەوە خۆی تەسلیم کایە بە شێوەیەک لە شێوەکان هەرچەنە ئەوەی عێراق زەمینی بوو بەڵێ ئەوەی ئەمریکا ئاسمانیە بەهێزتر بوو یعنی ئەگەر ئێرانی بێ خۆی تەسلیم کا خۆی تەسلیمی ئەوەی یەکەم ڕۆژ و دووەم ڕۆژ بەکار هاتووە لە جەنگی بەرامبەر ئێرانە ئەو تەقەمەنی و چەکانە بە هەموو جەنگی کەنداو بەکار نهاتوە بەس ئەگە ئێرانی بێ خۆی تەسلیم کا بچێ بۆ کوێ خۆی با بچێ نەنەمە بەسمان لە دەرەوەیە نوێنەرایەتەکانە لە دەرەوە نوێنەرایەتیەکانی دەرەوە نوێنەرایەتەکانی دەرەوە ینی ئەمڕۆ لە بەریتانیا 4 کەس گیراوە کە گوایە سیخوڕی بۆ ئێرانەکەن و بەتەمان شتێک بکەن لە بریتانیا بەڵێ لە بەریتانیا یعنی هێشتا ئێران جوڵاکە لە ئاسی جیانە و هێشتا ئەم ئەزانی کاک خاوەن شەڕکردنی ئایدۆلۆژیا بۆ نمونە حیزب الله حیزب الله لە لوبنان گەورەترین کورسی بەرکەوت یعنی لەبەرەوەی حیزب الله ئایدۆلۆژیایە یعنی بەتەنیا سەرکردەیەک نییە حەسەن نەسڕوڵڵا نییە لە ناوبردنی حەسەن نەسڕوڵڵا نەبووە هۆی لە ناوبردنی حیزب الله یعنی ئەم ئایدۆلۆژیا ماوە یعنی ئەمڕۆ چەندین وشەکی ناوە بە ئیسرائیلەوە حیزب الله کەواتە ئەم هێزە هێشتا ماوە یعنی ئەبێ ئەومان لە یاد بێ ئەمە ئایدۆلۆژیایەکە کە ماوە و ئەژمێنێت و شەڕکردنی پرۆسەیەکی ئاسان نییە شەڕی بەڵام ئیسرائیل دەڵێت ئێمە لوبنانەکەینە غەزەیەکی تر لەدەسیەت ئەتوانێت بۆیە لوێت ئەمان قورسە پێم وا بێوە بۆ شێوەیە ئاسان نییە ینی لوبنان بکرێ بە غەزە بەڵام نیوەی لوبنانیەکان لە بەیروت لە سەجادان بەڵێ ئەوە ڕاستە لە ئێستا بەشی باشووری بە تایبەتی باشووری لوبنان هەر بە تەواوەتیە بێت چۆڵەکەن ینی کولی سەری سەعاتێک هێرشە کاتە سەریان کولی سەری سەعاتێک بەڵام هێرشەکەن ینی لەبەرەوەی حیزب الله هەتا ئێستاش بەردەوامە لە هێرشکردن ئیسرائیل ناچارە ئەمە بکە ینی ناچارە ئەویش هێرش بکاتە سەریان پرسیارێک کاگارام لە کاتێکە ئیسرائیل زۆر بەوردی لە ڕووی هەواڵگریەوە ئەڵێ ئەمە سەرکەوتوین ئەو تا سەرکردەکانی ئێران یەک لە دوای یەک کوژران سەرکردە باڵاکانیان سەرکردە سەربازیەکانیان سەرکردە ئەمنیەکانیان بۆچی ناتوانێت ئیسرائیل کە لوبنان دوو هەنگاو لە تەنیشت خۆیەتی بتوانێت پێگەی ئەو فڕۆکانە ئەو فڕۆکەی مەبەستن درۆنەکانە ینی یان ئەو موشەکانی حیزب الله بدۆزێتەوە لە ناو لوبنانە یعنی ئێمە زانین سوپای عێراقی سوپایەکی بەخۆت بوو بەڵام هێزێکی پێشمەرگە مەفرەزەیەک لە شوێنێک ئەیتوانی گورزێکی گەورە لەو سوپایە بە یعنی حربی عەساباتە ینی ئەمە وەک شەڕی پارتیزانی وایە یعنی گروپێکی بچووک لە شوێنێکی بچووکەوە هێرشەکەنە سەر درۆنیان هەیە و ئەومان لەبیر نەچێ ینی
ئێران و هەمووانی سەر بە ئێرانن ینی ئەوی کەنیان وترێ پرۆکسێکان هەم لە عێراقیش و هەم لە لوبنانیش هەم لە یەمەنیش ینی کارچەنە تا ئێستا ئێمن بێدەنگا ینی جێگەل لەوەی کە حوسیەکان بەڵێ حوسەکان ئەمڕۆ ئەشێو دەسەڵاتیان ئەمڕۆ نەماوێت قسەیان کردووە بەڵام هێشتا ڕوون نییەوەی ئەوانیش کە بەشدارە بنیاننا ئەمڕۆ سەرۆکان کاڵ ئێمە پشتگیری لە ئێرانەکەین لەم جەنگەیە بەڵام جۆری پشگیرێکە و جوڵەی پشگیرەکە نازانرێت چیە ینی تا ئێستا هیچ دیار نییە بەڵام جوڵیان نەکردووە تا ئێستا هیچ هێرشێکیان نەکردووە بۆیە دیار نییە یعنی من مەبەستمەوە بوو کە بیڵێم ئەم هێزانە پێشتر خۆیان ئامادە کردووە پێشتر ئەم شتانیان بەرهەمێناوە یعنی ئێران ڕاستە توانای هەڵدانی موشێکی کەمی کردووە بەڵام بەرهەمێنانی موشێکی لە ماوەی ڕابردووە زۆر بووە لە مانگێکە ژمارەیەکی خەیاڵی درۆن دروستەکان درۆن و موشک دروستەکە لە مانگێکە بڵێ ئەمانەی پێشتر دروست کردو خۆی ئامادە کردو ئێران پێشتر ئامادەکاری کردو چۆن ئەمریکا و ئیسرائیل خۆیان ئامادە کردووە ئێرانیش خۆی ئامادە کردووە بۆیە ڕەنگە لە ئێستاە ئەتوانین یعنی وایشی بکەینەوە قدرەتی هەڵدانی موشەکانی کەم بوو بێتەوە بەڵام ڕەنگە شێوازی هەڵدانی موشەکانی جیاواز بێ ڕەنگە ئەو زیانانەی ئێگەێنێ جیاوازتر بنەوانەی پێشوو ڕەنگە ئەو ئامانجانەی پێکێ جیاواز بێ لەوانەی پێشوو بۆیە ئەکرێ بڵێن ئێران ڕەنگە وردە وردە خۆی ڕێک بخاتەوە موشەکەەکانی بە ئاراستەیەکی تر و بە شێوەیەشتر بتەقێنێ بەڵام یعنی ئەوەی کە ئەڵێ هێزی دەریاییمان لە ناو بردووە ئەوی کاڵێ توانای موشێکی ئێران لە ناوبراوە تا ئێستا لە سەداسەد نییە ینی ئەمە ماوە و تا ئێستا هەڕەشە هەیە لە وڵاتانی کەندا و هەر ئەمڕۆ ئیمارات چەندین موشێکی بۆ چووە کۆیت بۆی چووە ینی قەتەر بۆی چووە ئیسرائیل دو پرسیاری من بۆ تۆ ئەگە بە کورتی جوابم بیتەوە سوپاس دەکەم جەنگی جیهانی سێهەم نزیکە بەواتایەکی تر وڵاتە زلهێزەکانی جیهان تێوەگلێن لە جەنگەیە یان لەم سێ گۆشەیە بێنێتەوە ئێران ئەمریکا ئیسرائیل من پێم وایە ناگاتەوە ئاستا لەبەرەوەی کە هەڵوێستی تا ئێستا رووسیا و چین دانیان بەخۆیان ناگرتووە هەندستان وڵاتێکی زۆر مهمە تا ئێستا چکە پێنجەم ئابووری جیهانە ینی هەندستانێکێکە لە وڵاتە گرنگەکان ینی تا ئێستا بە شێوەیەک لە شێوەکان هیچ جوڵەیەکی نەکردووە ئەوانی تر ینی پاکستان بۆ نمونە ڕێکەوتنی هەیە لەگەڵ سعودیە کە سعودی پارێزێت تا ئێستا جوڵەیەکی نەکردووە ینی ئەوە ڕێکەوتنی استراتیژی لە نێوان پاکستان و سعودیا هەیە کە تا ئێستا هیچی نەکردووە لەبەرەوە پێ ناچێت لە خۆڕاتی ناوەڕاست بچێتە دەرەوە ینی ئارام سعید چاودێری سیاسی سوپاس دەکەم کە ئەمڕۆ میوانی ئەمڕۆ ماڵی کورسات نیوز بوویت بۆ جەنگی ئێران ئیسرائیل و ئەمریکا زۆر سپاس سپاس بۆ ئێوەش سپاس بۆ بینەرانی کورساتیش